گوتمان لەگەڵ کۆتایی هاتنی وەرزی خوێندن فێرگە وەرزشیەکان لە جیاوازەکان زۆر دەبن لە شار و شارۆچکەکان لە پیرەمەگرون فێرگەیەکی وەرزشی هەیە کە ساڵانێکی زۆرە کۆمەڵێک فێرخوازی زۆر لەو فێرگەیە مەشق و ڕاهێنانەکەن ئەمانی بینن ئەو فێرخوازانن کە یەکێک لە ڕاهێنەری ئاسەتەمەنیەکان ڕێنماییان ئەدا و لە شوێنە جیاوازەکانیش بە گروپ منداڵان دانیشتون وەکو خۆیان دەڵێن زیاد لە 200 فێرخواز لە کوڕان و لە کچان لە پیرەمەگرون ڕۆژانە سەرقاڵی مەشق و ڕاهێنان و بنەما سەرەکیەکانی تۆپی پێیان فێر دەکرێت. لەم فێرگەیەدا 12 ڕاهێنەر سەرپەرشتی ئەمانە ئاکرێ کە هەندێکیان لە فێرخوازەکان بەهرەمەندن کە بەهرەکانیشان دەبینین. فێرگەی یانەی وەرزشی پیرەمەگرون لە ساڵی 2010 بۆ یەکەم جار لە پیرەمەگرون لە سەردەستی ڕاهێنەر دانا محەممەد دامەزراوە. ئەو وەکو سەرپەرشتیار ڕاهێنەرکاری کردو. فێرگەکەی ئێستا بە سەرپەرشتی کورد و ڕەمەزان لە کار و چالاکیەکانیان بەردەوامن و بەرەو پێش ڕۆشتووە. زیاتر لە 12 ڕاهێنەر و 230 فێرخوازی کچ و کڕ پێک هاتووە کە سەرپەرشتی ئەو فێرخوازانە دەکەن و دابەشکراون بەسەر چەند ئاستێکی تەمەنی جیاوازدا کە هەر تەمەن و چەند ئاستێک و لێڤڵێکی هەیە بە نمونەی خۆیان وەکو AUBC و جیاوازیان کردنەوە و ڕاهێنەر و یاریدەدەری تایبەتی خۆی هەیە. لە پیرەمەگرون کچان ئارەزومەندێکی زۆرن بۆ فێرکردنی تۆپی پێ و لە پێشتریشدا لەسەر ئاستی خولەکانی کوردستان بە تایبەت لە پلەیەک لە فوتساڵدا پلەی یەکەمیان بەدەست هێناوە بوون بە خاوەنی نازناوەکە. ئێستاش ئەم منداڵانە کە ئەیبینن لە بەرنامەی سپۆرت مەگەزین فێرخوازەکانی شارۆچکەی پیرەمەگرونن کە ڕۆژانە مەشق و ڕاهێنان وەرەگرن بۆ ئەوی ببن بە یەکێک لە یاریزانەکان لە یانەی پیرەمەگرون و لە یانەکانی دیکەشە و لە خولەکانی کوردستان و عێراق ببینرێنەوە.